بەکوردەواری گۆتنی تۆیەکەی زعیفایان حیا منەکانی زعیفە زۆر دەرمان بەکاردێنن بەڵام چارەسەر نابن. زۆر هەیە دێنێک لە من یەکەم چ دەرێم ئەنگۆ دەبی نفسیەتان مرتاحکەن و دەبی بە پۆزتیڤ حالەتەکە ببینن. زۆر بایمە باسی قۆناغەکانی منداڵ بلووری بکەین. دەرێ ئەگەر ئەمن منعی بکەم مەثەلەن مندارم نابیتەوە یان دائما لۆمەی خۆی دەکاتن. چه کاتێک پەنا بوو منداڵ بلووری بین آخر مرحلە؟ ئێستا ئافرەت هەیە مەثەلەن بە عمری 30 ساری عادی ڕادەوەستیتن حتما دەبی بچیتن منداری بلووری بکاتن. سڵاو ڕێز بینەران ئەو کاتتان باش بەخێرن بە وەڵخێکی تری پۆدکاستی لە ساغی. ئەمڕۆ باسی نهێنیەکانی منداڵی بلووری و پلازمای هێلکەدان دەکەین. ئەم تەکنیکانە زۆر پێویستن یاخود ئەم چارەسەرانە بۆ بابلین ڕێگەیەکن بۆ دایکایەتی و باوکایەتی پێویستە تێبگەین. بۆ مەبەستە میوانداری دکتۆرە بناردزاییمان کردووە سپۆڕی ئافرەتان و منداڵبوون نەزۆکی. فەرمون لەگەڵمان بن. دکتۆرە زۆر بەخێرێ. زۆر ممنون. دکتۆرە منداڵی بلووری چییە و کەی پەنابوو ئەم پەنابووە دەبدرێتەوە؟ بەنسبەت منداڵی بلووری ئەو کەسانێک کە چارەسەریان پێویستە و یان پەنا بۆ دکتۆر دەبن لۆ منداڵی بلووری ئەو کەسانانە ئەو خێزانانە کە زەواجیان کردیە لۆ ماوەی معەن ئەو جا دەگۆڕێتن بە حەسەب یعنی عمری پیاوەکە و عمری ئافرەتەکە و چەند ساڵە زەواجیان کردیە و ئەکیدم زۆر بە پرۆسێسدا چوینە منداڵیان نەبووە ئەو کەسانە دەچن پەنا دەبن بۆ منداڵی بلووری. بەڵێ دکتۆرە قۆناغەکان چۆنە بۆ نمونە منداڵی بلووری لە چه وەکوتت بە تەمەندا بچین یاخود بۆ نمونە تەمەنەکە محدودە بۆ نمونە کە لە ژندا بۆ نمونەیان لە پیاودا ئەو کێشانە چین یاخود تەمەنی معەن نییە لۆ منداڵی بلووری زۆر ئافرەتەیە یان زۆر پیاوەیە دەبینی عمریان گچکەیە پێویستیان بە منداڵی بلووریە و دەبینیش عمریان گەورەیە پێویستیان بە منداڵی بلووریە ئەوە لەسەر ئەسبابەکان ڕادەوەستێتن مەثەلەن ئەگەر بێنە سەر ئەسبابەکانی پیاوەکان زۆر پیاو هەیە بەخۆی یعنی بە کوردەواری گۆتنی تۆیەکەی زعیفە یان حیا منەکانی زعیفە ئەو جە دەگۆڕێتن بەخۆی حرەکەی زعیفە یان مۆرفۆلۆجی یعنی شکلی حیمەنەکە تێک چووە تەشەوهاتی زۆرە حالەت هەیە عیلاج ناکرێتن بە طریقی طبیعی عیلاج ناکرێتن بە دەرمان ئەوە حتما دەبی بچیتە منداری بلووری بکاتن. بە نسبەت ئافرەتەکەش ئەوە دەگۆڕێتن مەسەلەن احتیمالە ئافرەتەکە هەبیتن عمری زۆر گچکە بیتن بەس بۆڕیەکانی قەپات بیتن بە سببەکی معەن یعنی هۆیەکە یەک لە هۆیەکان ئەوە بیتن تووشی حملی خارجی بیتن یعنی معنای ئەوەیە دروستکردنی حمل زگ خارجی ڕەحم لە بۆڕیەکان زیاتر ئەوە دەبیتن لەو حالەتە دەبینی بۆڕیەکی لا دەبن یان مەثەلەن بۆڕیەکانی قەپاتە ئەویش بە هۆی ئلتیهاباتەوە ئەسبابی زۆرە و دەکاتن کە ئافرەتەکە پێویستی بە منداری بلووری بی ئەگەر عمرەکەشی گچکەبی وەلەوە الحەمدلله ئێستا ئەوانە بە پێشکەوتنی عەلم و بە دەرچوونی نازۆر ئەو ئەسبابانە زۆر کەم بووینەوە چکە ئەگەر بۆڕی قەپات بی بە نازۆر دەتانی بیکێوە ئەگەریان حملی خارجی بیتن زوو دکتۆرەکەی بزانیتن عینەن دەتانی عملیاتی لۆ بکاتن نازۆری لۆ بکاتن بۆڕیەکەی بێتەوە و حملەکەی لاباتن بێوەی تووشی منداری بلووری بیتن بەس حالات هەیە فعلا یعنی حتى ڕادەیەک دکتۆرەکە تاخیر کەشفی دەکاتن یان کەشف ناکرێتن یان ئیلتیهاباتەکەی زۆر بەقوەتە فترەی درێژە نەچۆ بۆ لای دکتۆر بۆڕیەکان ناکرێتەوە یان بۆڕیەکەی لا دەبرترێتن مەزبورە بە عمرێکی گچکەش منداری بلووری بکاتن. ئەگەر ناسەبەبیت کە ئەوەیە کە مەثەلەن دەبینی ئافرەتەکە عمری گەورەیە مەخزوونی هێلکەی کەمە بەس لەو حالەتە ئینشاءالله دوای باسی مەوزوعی پلازما دەکەین چکە ئەگەر هێلکەدانیشی زعیف بیتن دەبی یەکەم جار پلازمای لۆ بکرێتن هەتا هێلکەدانی بەقوت بیتن کە ئافرەتەکە عمری گەورە بوو ئەو جە دوایێ منداری بلووری بکاتن. باشە دکتۆرە بایمە باسی قۆناغەکانی منداڵی بلووری بکەین هەندێک لەوەکانەکان باس کرد بەڵام پێویستە بزانین چۆن ئەم چارەسەرە دەکرێت بۆ نمونە چۆن یاگەلی تێبگەین. بەنسبەت منداری بلووری ئەوەیە کە ئافرەتەکە تەحزیر دەکرێتن عیلاجی وەردەگریتن هەتا هێلکەکەی گەورە دەکەی دوای هێلکەکەی سەحب دەکرێتن طبعاً توی پیاوەکەشی وەردەگیرێتن هەردووچیان دوایێ پیت دەکرێن یعنی تەلقیح دەکرێن ئەو جە دوو نەوع تەلقیح هەیە تەلقیحی قەدیم ئەوها بوو کە هەردووچیان لە حاضنەک دادەندرێن حیمەنی پیاوەکە و هێلکەکە بەخۆیان خۆیان تەلقیح دەکرد طریقە نوێیەکە ئەوەیە ئەتو حیمەنە باشەکەی وەردەگری یعنی تۆیە باشەکەی وەردەگری پیتی هێلکەی ئافرەتەکە دەکەی لە دەرەیدا دەنێ لە ناو حاضنەی هەتا تحول دەکات دەبتە ئیمبریۆ یعنی دەبتە جەنین دەبتە منداڵ ئەو جە دوایێ یا ئەمە هەری دەگری فریزی دەکەی پاش مانگەک دوو مانگ دەیگەڕێنیەوە یا ئەمە ڕەسەن بە فرێشی دەگەڕێنیەوە بۆ ئافرەتەکە.
دکتۆرە زۆر باش ئێمە باسی وت کرد هەندێک لە هۆکارەکان ئەمە کردارەکان باسی بەڵام هۆکارێک هەیە کە لەبیر نەکەین زۆرێک لە ژنان و با بڵێن پیاوان زۆر دەرمان بەکاردێنن بەڵام چارەسەر نابن یاخود بۆ نمونە منداڵ دروست نابێت کەواتە ئەگەر بۆ نمونە کەسێک هیچ کێشەیەکی نەبێت لە هێرکەدان و کێشەی تری نەبێت تەنها ئەوەیە کە بۆ نمونە دەرمان بەکاردێنێت چارەسەر نییە بۆ دروستبوونی منداڵ ئەم کەسانە چی بکەن باشە بۆ نمونە ئەوە پێی دەرێن عقم غير معروف السبب يعني بالضبط ئەو هایە کە چارەسەریان نیە مع العلم پیاوەکە دەبینی جاحێرە و هیچ عیبی نیە ئافرەتەکەش عینەن تشتە بەس سبحان الله تەخسیب نابیتن پیتکردن نابیتن لە ناو ڕەحمی ئافرەتەکە لەبەر هەندێ ضروریە ئەو نەوعانەش پێویستیان بە منداری بلووریە. بەڵێ دکتۆرە منداڵی بلووری لە دەرەوەی لەشی با بڵێن ئافرەتە دروست دەهوێت یان بۆ شێوازە یاخود لە بڵێن لە دەرەوەی دەکرێتن لە حاضنەیە وەکو گوتم جیهازەکە مختبەرەی خاصە پیت دەکرێتن حیمەنەکە دەبردرێتن پیتی هێلکەکە دەکرێتن دەهێلینەوە هەتا دەبیتە ئەمبریۆ یعنی دەبتە جەنین ئەو جەوە دەگۆڕێ بە پێی یعنی هێلکەکە و حیمەنەکە چەند ڕۆژێکی دەوێتن دوای پاشێنێ دەگەڕێنەوە لە ڕەحمی ئافرەتەکەی. بەڵێ دکتۆرە هۆکاری دەرەکیشمان هەندێک هەیە بۆ نمونە هۆکارانێک کە دەبنەوە ئەوە کە پەنابردێتە بۆ چارەسەری منداڵی بلووری ئەوش بۆ نمونە هۆکاری دەرەکی بۆ نمونە ژیان با بڵێن هۆکاری دەرەکی یاخود خواردن یان بۆ نمونە دەرونی ئەمە تا چەند کارگەری هەیە لەسەر خێزان بۆ نمونە ئەکیدەوەش تەسیرەکی زۆری هەیە ئەم بەنسبەتە من دەرێم دائما حالەی دەرونی حالەی نفسی ئافرەتەکە یان حتا یاخودی پیاوەکە تەسیرەکی زۆری هەیە زۆر هەیە دێنێک لە من یەکەم چ دەرێم ئەنگۆ دەبی نفسیەتان مرتاحکەن و دەبی بە پۆزتیڤ حالەتەکە ببینن چکە ئەگەر ئەتوو هەر هات و ئافرەتەکە گوتی دکتۆرەوە من هاتی ما دەزانم هیچش دروست نابیتن دەزانم چارەسەریش ناکرێم ئەوە ئەم لەو حالەتی پێی دەرێم پرۆسسەکەی مەکە باشترە چکە پارەچی بە بەلاشە ئەتوو دەیدەی لە بەرەوەی ئەتوو نفسیان مرتاحنیان مهەیەنی یاخود بە پۆزتیڤ حالەتەکەی نابینی چکە 175 حالە یعنی بەڕاستی 175 لەسەر حالەی نفسی ئافرەتەکە و پیاوەکە ڕادەوەستیتن. دکتۆرەوە بەشمان بیر نەچێتن بۆ نمونە هەندێک لە ژنان و پیاوان با هەیە کە زەواجیان کردووە تەنها بیرن لەسەرەوەی کە منداڵ دروستکەن لەگەڵەوەی کە زۆر بیر دەکەنەوە وەکو گوتت یعنی زۆر کاریگەری لەسەرەوەی هەیە کە بۆ نمونە منداڵ دروست بکەن ئەمە چارەسەر هەیە بۆ نمونە و چارەسەر تەنها دەبێ خۆیان کۆنتڕۆڵ بکەن لەسەر ئەمە والله یەکەم چارەسەر ئەوەیە من داوا دەکەم لە خەسووی لە داچی لە خوشتی لە جیرانی حەقیان بەسەر کەپڵەکە دانەبێتن یعنی حەقیان بەسەر خێزانەکە دانەبی هەموو سەرماگان انتظار دەکەن ها عادەبووی عادە نەبووی زگت بوو زگت نەبوو ئەوە حالەی نفسی ئافرەتەکە زۆر تێک دەداتن یعنی ئەمن بەڕئی من یەکەم چت ئەوەیە کە ئەوان خەتەکی سوور دابنێن نێلن کەس دەخلی حیاتیان بکاتن یان نەپرسن ئەمن یەکەم چش دەرێم ئەنگۆ کە دەستان بە پرۆسسەکە کرد بە کەس مەرێن یان برێن ئەمە ئەسڵەن جاری منعی دەکەین من دارمان ناوێتن حتا پرۆسسەکە تەواو دەبیتن ئەو جە پاشێن انشاءالله کە پۆزتیڤ بوو ئەعلانی کەن برێن ئەمە حملمان دروست کردیە لە بەرەوەی حالەی نفسی و سوالکردن تەسیرەکی زۆری هەیە نەک بەس لەسەروان لەسەر هەموو شخصێک یعنی جەنابەت ئەمن مثلا کە لێت بپرسن لەسەر هەر حالەتێک بیتن لەسەر هەر شتێک ئەتوو بەتە مابی دائما لێت بپرسرێتن پێ تێک دەچی ئەکید پێ ئیزعاج دەبی ئەو جەنەکە مۆزوعەکە منداڵ بوون بی و حالەتەکی صحی بیتن یعنی ئەکید زۆر تەسیری هەیە ئەمەش لە ناوی ئەمە باوە دیتوێرە ینی زۆر جار هەر لە ماڵی خۆتەیە بۆ نمونە دەرەکیە پێت دەڵم بۆ منداڵت نابێ بۆ منداڵ نابێ زۆر هەیە ئەمەش دەبێتە کارگەریەکی زۆر لەسەر تایکە خۆت دکتۆر باسیمان ناکرد باشە ئەو کەسانێک کە بۆ نمونە بۆ ماوەیەکی درێژ مەنا دەکەن باوەڕ ژان کاتێک کە مایکی دێژ مەنا دەکەن دواتر دانوێ منداڵ دروست بکەن زۆر جار کێشە ئەوان هەیە بۆ نمونە کە با بڵێن پرۆسەیە بۆ نمونە منداڵبوون دروست نابێت پەنا دەبەنە بن بەر با بڵێن منداڵی بلووری مەبەست مەبزانین ینی ئەو خێزانە دەتوانێت چارەسەر وەرگرن لە ڕێگەی منداڵی بلووریە یا خۆت بە دەرمان چارەسەر دەبن ئەکید بە یەکەم زەر بابەسی هەندێک مۆزوعی منعی بکەین زۆر کەسێ ئەوە غەڵەت تێگەیشتی ئەو فکرێ دەرێ ئەگەر ئەمن منعی بکەم مثلا من دارم نابیتەوە یان دائما لۆمەی خۆی دەکاتن یان دەورە و پشتی لۆمەی دەکەن ئەتوو منعت کرد لەبەر هەندێ من دارت نابیتن ئیلە حەدی ما ئەو فکرەیە غەڵەتە زۆر کەسێ ئەسڵا منعی ناکاتن وایە یاننا و حملیش دروست ناکاتن والعكس صحيح دبيني 6 ساعة 7 ساعة منع دكاتن دبيني استا مثلا عمري قتكي كزواجي كرديا يعني طلبي جامعة حق خويتي هتا فترة معين منعك يعني هشتان زور بتوابي خوان تكوين كرديا اگر عمري قتكبو ويعني داير مداري عوامل كان مساعد بو كمنعي بكاتن لو ما يدو صال 3 صال امن لقرم هيت مشكلين بس لحالتك بخوي ببياوكي دائما لتساوديري دكتور بن متابعيان بكاتن 6 مانگ زارك بتن فحص خويان بكن لو حالة دطانن منعي بكن هيس مشكلة تيدانية
زۆر باش دکتۆرە ئەو ئەنجامەی کە بۆن لە منداڵی بلوورە دروست دەبێت تا چەند بۆنە ئێوە بۆنە 100 گرنتی دەدەن لەسەر ئەوەی کە بۆ منە کەسێک منداڵی بلووری دەکات بۆ منە جاری یەکەمە با بڵێن ئەگەری هەیە بۆ منە پێویستی بە جاری دووەم هەبێت یاخود بۆ منە جاری سێمیان هەیە هەر سوودی لێوەرناگریتن ئەمانە چی بکەن باشە؟ يعني بالنسبة خۆم بصريح لەگەر نەخۆشی يعني من كان نەخۆش دێتن یەکەم چت پێ دەرێم لە ئاعلى مراکز لە هەموو دووەلی عالم تقریبا 135 هەتا چلە أوكي أو يعني لباشتري مركزي من داري بلوري لخارج ولا لدولتك يعني برين لدولة زور متطورة كان باشا لكن مش يعني بابرين 25 هتاسية كدري بنزاش يسطا يعني مع احتراماتهم لو حمو رأيك أو هندك يعني أوكي أتو مثلا بابرين تشجيعي كبلك بك بيبريك أتو أو بروسيسا نسبة نجاحي هي بس أتو أملتشي زوري مدت كباش يعني كتوشي فيلر دبيتن يعني نجاحاتنا ينيتن أو وقتي زور بيتك دتيتن يعني خوشترك كتو بري أملت هي والحمد لله باشيشة ونسبة نجاح السيبين زت سلك نجاح كده بيتن زور دلي بي خوشتر دبيتن لا تو بيبري شيستا حفتايا دواي بكاتن بروسيسا كي بارتشي باشي سيرف دكاتن أو زد باش كفيلر دبيتن يعني نجاحاتنا ينيتن توشي برأي من خيبتك زور دبيتن دکتۆرە کێشەکان بوون ناو کێشانێکی هەیە کاریگەری هەیە لەسەر ئەم پرۆسی بوونمەکە چەند جاری دووبار بێت بوون هەندێک لە کێشە لە ژناندای بوون هێلکەدان سعیبوونە یاخود بوونە هەندێک لە تەکویساتە وابتانە ئەمانە تا چەند کاریگەری أكيد كارجرتشي زوري هي يعني مثلا دبيني بالذات أم برأي من زياتر موضوع طفل أنابيب كفشل دينيتن للا بيا وكينا للا أفرتك يا تكو أفرتك بخوي عادة زياتر إلا أجر هي الكيك كم بيتن أو محاولة يعني أو ودكاتن كان نسبة نجاحي طفل أنابيبك زور كم بيتن يعني من داري بلوري كأفرتك هي الكيكة موجي قوتش إن شاء الله أو استتسار سربوا بموضوع بلازمك كدواي بعسيدك إن شاء الله بس بالنسبة بياو أو سبب زوري هي أغلب بياو كان كأواني كصفرا يعني كخز عيان لي ورد قريهيت يعني كأواني كنسبيا سطايكا سطا دي سطا دواز دي أو أنا عادة نسبة نجاحيا زور كما يعني زياتر كبابرين نسبة نجاح ك من داري بلوري كم دبتوا زياتر براستي لسر بيا ورادة وستيتنك لسر أفرد هردوشي دوري هي أكيد لبروي آخر بياوكا كمثلا 0 بيتن يعني كخز عي لي ورد قري ني بيتن تسدك يتسكينا كريتن بابلين أفردك كي شيء زور هبل وباس ما كرت كله هالكدانا أو كات أمش كيش أبو بياوكا أكيد أوش كيش دروز دبيتن بس إي أفرد دائما صار سري أصانتر لإي بياوي دائما يعني كهيلكي زعيف بيتن أتو دطاني مثلا بلازما بكي هندك زار هي يكيلكي هي كسحبي دكي أجر إي بياوكي باش بيتن دبيتا حمل زور زاري بس كبياوكا 0 بيتن يعني بياوكا نسبة زور كان بي يعني تشوهاتي خلقي زور بي لحيمانة كاني لتوي كاني أو وقتي نسبة نجاح زور كم دبتوا دكتورة باس ما كرد باسي منع ما كرد بكارهنا حبي منع بون من زور بكاردتين يعني أو كدارني كبو منع بكارده باسي وما نكر كبلين بون من زور بكارهناني هالكدان تقدر ياخذ ضعيف دكات يعني جدبيته هو كارك بوي ك هالكدان نتواند بابلين هالكدرز بكابون من ياخذ أم كدارات جيب كان كب من ضالي بلوريا أخوي أكيد حبي منع يعني هرمونات وانيا هالهرمونات تشكاتو استعمالت كر أكيد تأثيرات السلبي زور هي لسر عفرتك ولسر هي الكداني ولسر رحمي أم اللي قروا ما درم أجر منع كراية كم كس أجر كرام منع طبيعي لحمي باشترى طبعا للعيني بياوكا يعني واقي استعمال بكن لحالتها شيء أجر أو نبو دطانيت اللي ما وشي كرت حبي منع استعمال كبس وشي قوتم دائما دبيلة سعوديري لبنت سعوديري دكتوري بيتن زۆر باش دکتۆر ئێمە بەگشتی پێشەوەی بینە سەر بابلێن پلازما هێلکەدان یعنی کەواتە ئێستاویمە بۆمە بەدەرکات بڵێن لایەنی با بڵێن منداڵی سروشتی پەنا بەوە ببین یاخود بۆ منداڵی بلووری آخر قسەت پێویستە ئەوە بڵێم کە کامە لایەن ئێمە بگرین ئەگەر بۆ منە چارەسەر هەبوو لە منداڵی بلووری یعنی با بڵێن منداڵی سروشتی ئەگەر بوونەوە بە دەرمان چارەسەر و پەنا ببرێتە چونکە هەیە یەکسەر پەنا دەباتە بەر منداڵی بلووری بەستمەوە بزانم یعنی چه کاتێک پەنا بۆ منداڵی بلووری بین آخر مرحلە أمنش لقر أوانيما يعني لكن من داري بلوري آخر مرحلة وآخر ستيب يعني يكم دار دبي محاولة سروشتي بكريتن تقدر عفونك يعني عندك كسي غلط تيجيش ولا بابد بري يكسر بنا بوا دبا ياخذ بون من الصال يكب كزواج كردوا يعني من دال دروز نبوا يكسر فكري بوا دشيت دلا بيستن بوا ياخذ بون يك دو جار سرداني بزيش كده كاتن دكتورة بلام هر شهر سر نية بري يعني أما غلط
أو زور چۆن غلطة. أولا طبعا بخوي كأتو قراري من داري بلوري دا أكيد دبي دكتورة كت بيت بريتن استتو طوا وبي أمل بوي دبي بتسي من داري بلوري باشا. أول شو تشي قوتم عندك حالات مثلا أفرتك هلا أولي بوريا كاني قباته يان بورينا ما يعني يكل كداني هي يعني لأسباب أوي مثلا دور بين خوشتي دريش خايني هي أو قيناك رأسا هانا بوبعتن لو من داري بلوري بس أجانا بصورتك عم أمل لقر أو ما حتى بالذات أجر واني عمري يعني قتكيا حتى بيان ذكري كم زار محاولة يسرو شتيب كان تكو است بروسيس جالك زور بوا درمان زور بوا يعني لحمود زي شيء است من داري بلوري بالفعل آخر مرحلة كجيشتي مرحلة شيء طواو يعني هیچ ئەمەلت نەما ئەو وەختی بڕۆ من داری بلووری. زۆر باش دکتۆرە تەکنیکەی کە باست کرد بۆ نمونە پلازمای هێلکەدانە ئەم تەکنیکەت لە چ کاتێکدا ئەنجام دەدرێتن؟ بنسبة بلازمای تشتشي زۆر نوێیە نەک بەس لە عێراق لە ئەوروپاش تشتشي نوێیە ئێستا دەکرێتن تشتشي زۆر باشە و ئەوەیە کە پلازما لا خینی ئافرەتەکە وەردەگیرێتن حەقن دەکرێتەوە لۆ هێلکەدانی وەکو پلازمای ئەمە پێشان دەمازانی پلازمە لۆ پرج دەکرێتن پلازمە لۆ دەموچاو دەکرێتن چکە ئەتووە دەکەی کە خەلایی نوێ خەلایی منداڵی دروست ببیتەوە ئەستا ئەو حالەتە عینەن لە هێلکەدان دەکرێتن ئەمە خینی وەردەگرین پلازمەکەی لێ وەردەگرین حەقنی دەکەی لۆ هێلکەدانی زۆر باشە خەلایی نوێ دروست دەبیتەوە ئەو زۆر مهمە لۆ ئەو شخصانەی نەک بەس لە مۆزوعی منداڵ بوونیش ئێستا ئافرەتەیە برین 2 منداڵی هەیە 3 منداڵی هەیە بەس بە عمرێکی گچکە تووشی ئەو حالەتە بۆ کە عادەی ڕاوەستایە طبعا هەموو ئافرەتە چش کە عادەی ڕادەوەستی بزات لە عمری گچکە زۆر ناخۆشە تووشی ئاعرازەکانی حالە عادە ڕاوەستان دەبیتن مثلەن ئەو بۆخێ ئەو ئارەقەی کە دەکاتن عەسەبی دەبیتن حاڵی نەفسی تێک دەچیتن ئەوە تووشی هەشاشەت عێزام دەبیتن ئەوە یەک لە چتە مهمەکانە کە ئێستا بە پلازمە دەتانی چارەسەر بکرێتن ئەوە زۆر مهمە بەڕای بە ئەوە وازح بیتن بۆ کەسانەیە کە بۆ نمونە هێلکەدانی لە کێشە هێلکەدانیاندا هەیە ئەکید کێشە هێلکەدانیان هەیە هێلکەدانیان زەعیفە ئێستا ئافرەت هەیە مەثەلەن بە عمری 30 ساری عادەی ڕادەوەستیتن جارێ باوەز لە مۆزوعی منداربوون بینین ئافرەتێ عمری 30 سارە 3 منداری هەیە 2 منداری هەیە ئەسڵان لە بە منداربوون نییە بەس داچی خوشتی عائلی تووشی سەدمەچی زۆر گەورە بووە لەگەر ئەوەی عادەی ڕاوەستایە ئافرەتێک بە عمری 30 ساری عادەی ڕابوەستیتن لە بەرەوەی هێلکەدانەکەی زۆر زەعیف بووە طبعا زۆر ناخۆشە بە عمری 30 ساری ئافرەت عادە نەبی ئارەقەی بکە عەسەبی بیتن تووشی هەشاشەی عەزام دەبیتن ئەوانە هەموو دەوری هەیە پلازما لۆ ئەو حالەتە دەرەجەیەکە کە تو پلازمەی لۆ دەکەی احتیمالە پێویستی بە 1 جەلسەبی احتیمالە پێویستی بە 2 جەلسەبی هێلکەدانی دەست پێ دەکا ئیش دەکاتەوە لۆ چکە تو خەلایی گچکە تەحفیز دەکەی و خەلایی نوێ تەحفیز دەکەیەوە لە هێلکەدانی ئەو ئافرەتە هێلکەدانە چی تقریبا نوێی لۆ دروست دەبتەوە عادەی دەگەڕێتەوە دەتانی پاشینە حملی بکاتەوە ئەو بەنسبەت ئەوانەی کە عادەیان ڕادەوەستی و عمریان گچکەیە بەنسبەت ئافرەتی بەعام ئەوەی کە عمری گەورەیان عمریشی گچکەیە هێلکەدانی زعیف دەبیتن هۆرمۆنی AMH ئەغلبی ئافرەتەکان دەزانن چیە ئەو معنای ئەوەیە مەخزوونی هێلکەیان زۆر کەم بووە ئەوە زۆر باشە ئەو پلازمای دەکەی مەخزوونی هێلکەی برند دەکاتەوە هەندێک جار هەیە شخصی غڵەت تێگەیشتێ زۆر کەسەیە کە تو پلازمەکەی لۆ دەکەی AMHەکەی برند نابیتن بەس کوالیتی هێلکەکەی باش دەبیتن لە هەردوو حالەتی نسبەی نەجاحی چلو حملی طبیعی چلو منداری بلووری زۆر زیاد دەکاتن کاتە دکتۆرە ینی پلازما یارمەتی دەرە بۆ منداری بلووری یاخود تەنها چارەسەرێکە بۆ هەردووچی بۆ هەردووچیە طبعا ئەکید زۆر باش بۆ منداری سلو یعنی بۆ سروشتیش نەگەلەوە بەس لەوە من بۆ سروشتیش ئەنجام بدرێتن ئەکید کەسێک کە کێشەیەکەدان هەبێت توان بە پلازما چارەسەری بکات باست کرد چەند شتێک هەیە کە هۆکارە دکتۆرە ینی باست کرد ڕێگاکان بۆ نمونە مەترسی هەیە لەسەر منداڵ یاخود دایکەکە بۆ نمونە پاش ئەوەی کە پلازماکە ئەنجام دەدرێت چ کێشەیەکی هەیە پاشەوەی کە منداڵەکە لە دایک دەبێت بۆ نمونە کێشەیەکی بۆ منداڵ دروست بێیان بۆ دایکەکە ئەمانای کێشەی بۆ دروست دەکات لە کاتی لە دایک بوونمە بەسمە هیچ کێشە دروست نابێتە نە پێشینێ نە پاشینێ نەوەختی دایک بوونیش هیچ مەترسیەک نیە لەسەر پلازما نە لەسەر داکەکە نە لەسەر مندارەکە چکە تو تشتێکی طبیعیە یعنی تو لە جسمی خۆت وەری دەگری حەقنی دەکەیەوە لۆ جسمی خۆت هیچ شتێکی خارجی تێدا نیە هیچ دەرمانێکی تێدا نیە دکتۆرە منداڵی بلووریش بە هەماشوی هیچ مەترسیەکی نیە لەسەر دروستبوونی کاتێکە منداڵ بڵێن دروست دەبێتن پاشەوەی کە لە دایک دەبێت مەبەستم بۆ دایکەکە و بۆ منداڵەکە هیچ کێشەیەک هەیە بۆ منداڵێک تووشی شتێکی تر ببێ بۆ نمونە طبعا ئەکید ئەستان بالعکس ئێستا من مثلا خێزانم هەیە دێن بەخۆیان لە عائیلەی بابرین ئەوەیان زۆرە یعنی تەشەوهاتیان زۆرەیان منداڵیان هەیە کە
كم أندامن يعني من ضار يعني نوع نخوشيان هي كنقل دبيتن بوراثة أو الزور زور باشا استاع علم زور تطوري كديتو دطاني من داري بلوري لو بكي لقر أو كمن داري بلوري تكر من دار الصاغة كان هالبجيري طبعا تم بروسيسك هي تم فحصك هي ديكي من دار الصاغة كان يلو دادني استاع مثلا بياو هي جن هي زاحيرن بس لبروي نخوشي وراسيان قلق زورة العائلي أمن يكلوانا كتشجيعي لو حالة تشجيعي من داري بلوريدا كم حتى من دارك كان صاغ وسلامة دربيتن بروسيسكي بكن زائدا هندك فحص هي بيكن لوي بصان جا من دار سليمة أو يان لو دابن دريتوا هذا اللي هم كاتيدا بشكين بيوستا بيشوي كبلازما أنجام دي مفسمة علاقي بينيا علاقة بينيا نعم. يعني بقولنا كسك كبزاني كشيل كداني هنا بشكين بكان لو حالته طبعا أكيد دبي بس بشكين نك من دارك قصدنا بس بشكين لا طبعا أكيد دبي بكاتن وكو كاري بوما بقولنا كسك العائلة كي هو كاري بوماوي هي يعني أو بيشتر دبي بلين أقدر نيك بون مكيش بلازم أو هي بابنا عفوا يعني كيشيل كدانية ما بس ما أوش دبي هرب بشكين بكان يعني هو كاري بوماوي دبي فحص بكاتن بله دبي فحص شي بكاتن إيه هالكداني دبي فحص إيه هالكداني بكابزاني هالكداني زعيفة لو بلازمكا بس أو علاقة بويونية كمثلا نخوشي وراثي يعني هي نخوشي وراثي أول حالتك لا كمن داري بلوري دروس كرد أو وقتي دريتن أما نخوشي وراثي مان هي كمن دار كمان أما كرد كجنينة كبو هندك فحص هي دكي مصانين شهان من دار باشا أو يدقريني نوا أو علاقة ببلازما ونيا بله زور باشه دكتور للدنيا استاد بونه منه إما كلا سردمي استادا زيادة بنا دبردي تبر من دالي بلوري ياخد بلازما هير كدامة بس ما بزانم بتهبل لكردستان ده بخوان دو تشتي زوايز لك علاقيان بيكتر ونيا يعني من داري بلوري أتو بلازمي دكي لوين نسبين نزاحي من داري بلوري زياد بكي يعني مثلا عفرتك ديتن عمري 3 ساعة 3 ساعة هي الكداني زور ضعيفة مخزوني هي الكي زور كما يعني أصلا هرنيتي مخزوني هي الكي هرموني AMAG زور كما معناه أويا هي الكي بكر دواري خومان قوتني بوتسا ناوكي تيدانيا أو تسيلو دكي بلازمي لو دكي كبلازما دلو كرد أتو كواليتي هلكي باش دكي ناوكي لو دروز دكي باش هيني نسبين زاحي من داري بلوري زياد دكي أو زدينيري لو من داري بلوري دكتور لبروي كتكنيك كنوية بوي باسي وهم كرد كتكنيكي بابلن بلازما بلام هردوك ما باس كل لبروي بابتي إما هردوك بلام بلان داناني بلازما وقوت بلازماي هالكدان تكنيكي لو تكنيكي استاكا هي زور بناي دبردي تبر ياخد وكاتي بيوستا چكا ما شتيكي نوية لستا زور بناي دبردريتن استا من نخوشم هيا ديتن نك بس لو موضوعي من داربوني وكو قوتم لو أوي كأعراضي أوي هي عادرا وستاني تكو عمرك زاحرة توشي آرقة دبيتن توشي عصبياتي دبيتن توشي هشاشة عظام دبيتن ديتن بلازما كي فقط لو أوي دكاتن تشتشي زور باشا هالكداني بقوة دبيتنو عادي دقريتو أو أعراضانا شي نامينيتن وهندك عفرتي شيكا وكو قوتم هالكداني زعيفة بيوستي ببروسيسي من داري بلوريا بس نزاحات نايني من داري بلوريا كالبروي هالكداني زعيفة بيش بروسيسي من داري بلوري بكاتن دبي بلازما كي بكاتن هالكداني بقوة دبيتن عددي هالكي باش دبي كواليتي هالكي باش دبيتن تطاني بتسي من داري بلوري بكا وقتي نسبي نزاحي من داري بلوري برز دبتو زور باش دكتورة أما يك بسيارة ترم ما ويش كا بلن بيشوي كا كتابة بودكاست كمان وش بسيارة يقول لا يك لا بلن لكومنت بوان دانا وين كا من دالي بابلن بلوري ياخد بابلن درس كردين من دال رجعي أو بلن دوانا يعني دزبوني دوانا أما تاشم بيوندي بيو هي بون منك كسيك من دال بلوري أنجام ده دوانا يك درس بكاتن أما شونيا بخوي عادة استلحمو دولي عالم قانوني من داري بلوري بيشان أو هابو سهل كما سي جنين دادن دراوة يعني سار دادن دراوة في حال أجر هرسيتشي دروس بايان هرساري دروس بايا أتو دطاني قلتشي سحب بكي يعني دو قلي سحب كي دوي بيليوا استلبروي أو هندك يعني بابرين لو جياني داكا كما ترسيه يا لبرهندي استقانون أو هاي لي هاتي نابي لدو جنين زياتر دابن دريتوا أتو دوي دادنيوا أو زاجر هردو تشي بي أو الحمد لله وشكر وشي قوتني زيادة الخير خيرين أجر هردو تشي نبوية كتشي بهر الحمد لله يعني وش هركيشني بوني من سندي بيوتوا نا طبعا دو زياترنا دو. بوتني زياتر دابنية وقانوني IVF يعني قانوني IVF. من داري بلوري للدنيا أو هايا أجر أتوزلو خود سيوت ساري دادني ودوا خود تشي مشكلة دكي لبروي أفرتك التحملي سي من ضلناك يعني صار من ضل دبي سحبي هوكي وأزلو أفرتك توشي أو بروسيسا زحمة تبكي هندك زار هي لقر سحبي من ضالك يعني دو من ضالك أو كي ديشي لي ضرواتن
فأجر دود دانا وزور سليمة أجر هردو تشي بي هر باشا أو دو من دارا أغلبي رحمي أفرد تحملي دو من داري دكاتن أجر دوش نبي يكبي أو هر الحمد لله زۆر باشە دکتۆرە توێرە چه ئامۆژگارێک تێ بووە و خێزانانە کە ڕوبەڕووی بابلەن کێشێ نەزووکی دەبنەوە پێشەکە کۆتایی بە پۆدکاستەکەمان بین ئەوەندەیان پێدەرم یەکەم جارت زۆر پۆزتیڤ بن چکە علم زۆر تەتەوری کردیە پرۆسێسی زۆر باش هەیە و بەنسبەتە منیش ئەمن دەرێم دائما بامونداری بلووری آخر چۆیس بیتن یعنی آخر مرحلە بیتن زۆر خۆیان تێک نەدەن یەکەم جار محاولەکەن بە خۆیان چارەسەر بکەن بە طریقەی طبیعی لەژێر چاودێری دکتۆریان ئەگەر دکتۆرەکە گوتی تاو یعنی هیچ حلتان نمایە بە سروشتی نابیتن ئەو وەختی مەجبورن دەبی منداری بلووری بکەن زۆر سپاس دکتۆرە کە لەگەڵ ما بسپاس بۆ زاناریەکانت زۆر مەمنون ئەم سپاسان دەکەم بینەرە هاتنە کۆتایی ئەڵلقەکەمان تا ئەڵلقەیەکی تر و بابەتێکی تر لەسا